پۆلیسی هاتوچۆی سۆران لە قۆناغێکی تردایە و هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە لە ناوەندی شاری هەولێر پێشکەش بە هاوڵاتیان دەکرا لە تۆمارکردن و لە مۆڵەت و نوێکردنەوە و هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە لە پۆلیسی هاتوچۆ پێشکەش دەکرێتن لەمە و پاش لە ناوەندی شاری سۆران پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست دەکرێت لە سنووری هەر چوار قەزای سۆران و مێرگەسوور و چۆمان و رواندز. بۆیە جێگای خۆیەتی کە پیرۆزبایی لە خەڵکی ئەو چوار قەزایە بکەین و ئیتر پێویست بە مەشەقەت و ماندووبوون ناکات و پێویست بەوەش ناکات خەرجی بکەن بۆ ئەوەی بەناوکردنی ئۆتۆمبیلێکیان دەرهێنانی مۆڵەتە یان ساڵانەی ئۆتۆمبیلە. و لێرەشەوە پێم خۆشە بە هەموو خەڵکی کوردستانی ڕابگەێنم کە لە مۆڵەتی شۆفێری پێشتر بە حقیقەت لە ساڵانی ڕابردوو تەنها بە زمانی عەرەبی لەسەری نووسرا بوو، بەڵام لەم کابینەیە مۆڵەتی شۆفێری و ساڵانەی ئۆتۆمبیلەکان هەمووی زمانی کوردیمان بۆ زیاد کردووە و ئێستا بە شێوازێکی زۆر ڕێکوپێکتر و جوانتر بە قەبارەیەکی بچووکتریش دروست دەکرێتن. بەداخەوە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبێلی خوار مۆدیل بە ڕێگای قاچاق داخلی هەرێمی کوردستان بووە لە چەند سنوورێکی تایبەت لە بەتایبەتی لە لای سولەیمانی. ئەم بابەتە ژمارەکان یەکجار زۆرن و بەشێکیان لە خواروی عێراقەوە داخلی هەرێمی کوردستان بوونە. ئێمە لە بەڕێوەبەری گشتی پۆلیسی هاتوچۆمان ڕاست پاردوو بوو کە تۆمارێک بکەن بزانین چەند ئۆتۆمبیل لێرە هەیە. ئەمە ئەوە نەبوو، ئەوە ناگەیەنێت کە ئێمە تابلۆیان پێدەدەین. بەحقیقەت ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان شەرعیەت بە قاچاقچیاتی هیچ کەس نادەین، بەڵام لە هەمان کاتیشدا ناکرێتن ئەم ئۆتۆمبیلانە بە شێوازێکی نایاسایی لە شەقامەکان بجوولێنەوە. بۆیە پۆلیسی هاتوچۆ خەریکی تۆمارکردنی ژمارەی ئەو ئۆتۆمبیلانەیە. ئەگەر هاتوو لە عێراق ئەو بڕیارە چۆ بواری جێبەجێکردن، ئێمەش لێرە دراسی دەکەین لەگەڵ وەزارەتی دارایی کە شێوازێک بدۆزینەوە کە ئەو قاچاقچیانە دەبێت باج و ڕسوماتێکی وا بدەن کە شەرعیەت بە قاچاقچێتەکە نەدرێتن. بەداخەوە ئەو ناوچانە هەروەکو ئاماژەت پێ کرد ناوچەی بوونەتە ناوچەیەکی سەربازی شوێنی پێکدادان لە نێوان هێزەکانی سەربازی تورکیا و پەکەکە لەو ناوچانە. ئێمە پێشتریش داوامان کردووە کە لە هەردوو لە کێشەکانیان لە هەرێمی کوردستان ببەنە دەرەوە و پێویستی بەوە ناکاتن لێرە کێشەکانیان یەکلا بکەنەوە. بۆیە ئەوەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو هەوڵێکی دراوە و بەردەوامیشین لەسەرەوەی کە کەمترین زیان بەبەر هاوڵاتیانی ئێمە بکەوێتن، پەیوەندەکانی خۆمان بەکارهێناوە لەو بوارەدا و داواش دەکەین کە چیتر کێشەکانی خۆیان لە سەرخاکی ئێمە یەکلا نەکەنەوە.